خۆی بەخشندە و میرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت. جارێکی دیکە لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی تەندروستی. بەرنامەی ئەم شەومان تەرخان کردووە بۆ قسەکردن لەبارەی ڕۆشنبیری و زانیاری هاوڵاتیان سەبارەت بە نەخۆشیەکانی دڵ. وەک هەمومان دەزانین ساڵانە بەشێکی زۆری ئەو کەسانەی کە بە لە نەخۆشخانە یاخود لە ماڵەوە گیان نەدەزدەن بە یەکێک لە نەخۆشیەکانی دڵ گیان نەدەزدەن و لە زانستی پزیشکیدا گرنگێکی زۆری پێدراوە. با بزانین ئایا نەخۆشیەکانی دڵ بەگشتی دەکرێن بە چەند گروپەوە، ئێمە بۆچی تووشی نەخۆشی دڵ دەبین و ئەو کەسانە کێن کە مەترسی زیاتریان لەسرە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و دەرەنجامەکانیان چییە؟ ئێمەی هاوڵاتی بە تایبەتی کاتێ تەمەنمان هەڵەکشێ و مەترسی زیاترمان لێ دەکرێت بۆ توشبوون بەم نەخۆشیانە چی بکەین، چی بخۆین، چۆن کاروبارەکانی ڕۆژانەمان جێبەجێ بکەین تاوەکو بە دوور بین یاخود با بڵێن خۆمان بپارێزین لەم نەخۆشیانە. بۆ بەرنامەی ئەم شەو میوانداری زۆر بەڕێز دکتۆر سورکێ و لەتیفمان کردووە کە پزیشکی پسپۆڕی وردی نەخۆشیەکانی دڵ و قەستەرەیە. کاک دکتۆر بەخێر بێ. سەلامەت بی دکتۆریکان. ئەمێ سەرەتا لەوەوە دەست پێ بکەم جەنابەت کە پزیشکی پسپۆڕی سەرەتا هەنا و دڵی پاشان ئێستا پزیشکی پسپۆڕی وردی نەخۆشیەکانی دڵ و قەستەرەی. بۆی ڕوون ببێتەوە بە هاوڵاتیانی خۆشەویست ئەم پسپۆڕیە چییە؟ چۆن بۆی دەڕۆی، چۆن بەدەستی هێنی و زیاتر پەیوەندی بە کام بابەتانەوە هەیە بۆی هاوڵاتیان هۆشیار بن لە کاتی بوونی ئەو نیشانە و ناڕەحەتیانی خۆیان کە هەیەە دروست بە شێوەیەکی دروست و پزیشکی پسپۆڕیەکان هەڵببژێرن. بۆی کە ببی بە دکتۆرێکی پسپۆڕ لە بواری نەخۆشیەکانی دڵ پێویستە پسپۆڕی هەناویت هەبێت، چونکە پەیوەندیی ڕاستەوخۆ هەیە لە بین نەخۆشی هەناویەکان و نەخۆشیەکانی دڵ. دواتر بڵین دڵیش بەشێکە لە نەخۆشی هەناویەکان بەدڵنیایەوە. دواتر کە پسپۆڕی هەناویەکانە تەواو کرد دیسانەوە دەسەکەیتەوە بە خوێندن بۆ تەواوکردنی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ. ئەو کاتە وەکو پسپۆڕێکی ورد نەخۆشیەکانی دڵ زیاتر تەرکیزی ئەکرێتە سەر و لە ناو نەخۆشیەکانی دڵە زیاتر چڕەبیتەوە. بەگشتی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ لە کوردستان و عێراق دوو جۆرە. پسپۆڕیەکیان پێوتێ پسپۆڕی نەشتەرکەری کراوە لە ڕێگەی کردنەوەی سنگ یان بەشێکی سنگ نەشتەرگەری دڵ ئەکرێت. جۆرێکی تر پێوترێ پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەڕە لە ڕێگەی قەستەڕە لە دەمارێک کە فەرعێکە لە شادەماری دڵ ئەچیتە ناو دڵەوە یان ناو گۆرەکانی دڵەوە لەوێ لە ڕێگەی قەستەڕەوە نەشتەرگەری بۆ نەخۆشی دیاریکراوەکرێت. واتە نەشتەرگەری دواییان کە باست کرد لە ڕێگەی ئەم دوو لە خوێنەی کە پێی دەوترێ ڕێیدڵ ئارتی پێم وابێ کە لێرەوە دەڕۆنە ژوورەوە بۆ ناو دڵ و قەسەری بۆ دەکەن. هەرچەند پرۆسەیەکی تا ڕادێ دەتوانین بڵین نەشتەرگەریە، بەڵام پزیشکانی پسپۆڕی هەناوی و دڵ کە تایبەتن بە دڵ ئەنجامی دەدەن. زۆر باشە دکتۆر سوچێو. ئێمە دەزانین بەهۆی نزمی ئاسی ڕۆشنبیری پزیشکی لە کۆمەڵگای کوردیدا ڕەنگە زۆر جار هاوڵاتیان لە پسپۆڕیەکان شارەزانە بن و نەزانن کە دەوترێت پزیشکی پسپۆڕی ئەو بابەتە پەیوەندی بە چیەوە هەیە. بۆیە پێمان خۆش بوو کە جەنابەت وەک پزیشکێکی پسپۆڕ ڕوونکردنەوە بدەیت. ئەگەر بێنە سەر بابەتەکەی خۆمان، ئایا نەخۆشیەکانی دڵ بە شێوەیەکی گشتی هەر لە وڵاتی خۆماندا تا ڕادێک هەرچەندە لە ڕووی پزیشکیەوە نەخۆشیەکانی دڵ جێگەیەکی گرنگیان هەیە، بەڵام لە وڵاتی خۆشماندا تا ڕادەیەک گرنگ وەرگیراوەوە کە دەوترێت کەسێ نەخۆشی دڵی هەیە هەر لە دوورەوە حسابی بۆ دەکرێەوە گرنگی زیاتری پێدەدرێت. ئەتوانین بڵێن نەخۆشیەکانی دڵ چی دەگرێتەوە کاتێ دەوترێت فڵان کەس نەخۆشی دڵی هەیە؟ ئایا یەک نەخۆشیە، دە نەخۆشیە یا چەند گروپێکە؟ بەڵێ بەگشتی ئەگەر لە تۆکاری دڵەوە سەیری دڵ بکەین بەپێی ئەو ئەندامانەی کە لە سیستمی دڵدا کۆبووتەوە نەخۆشیەکان پۆلێ نەکرێت. دڵ خۆی بە سیستمێک ئەژمارەکرێت. لە بەرجی دەرەوەی دڵ پەردەی دڵ هەیە کە ڕووی دەرەوەی دڵدا ئەپۆشێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین هەر یەکێک لەم ئەندامانە بەرکەوتن بۆ ئەوەی کە تووشی نەخۆشیەکان بن کە هەمویان لە کۆتاییە پێوترێن نەخۆشی دڵ. دوای پەردەی دڵ ماسوولکەی دڵ دێت کە لە 4 ژوور پێک دێت، 2 سکۆڵا کە لە سکەوە نزیکە لەگەڵ 2 گوێچکەلە کە لە گوێچکەکان و نزیکن. دواتر لە ناو ژوورەکانی دڵە زمانەکانی دڵ دێت، یان بە عەرەبی پێوتێت سەمام. پێم وابێت لە ناو کۆمەڵگەی کوردیشا زیاتر هەر بە سەمامە ناو. بەڵێ نەخۆشی خۆمان تێکەڵبوونێک دروستەکەن لە بینی نەخۆشیەکانی سەمامەکانی دڵ و لە بینی بۆریەکانی خوێن. زۆر جار قەستەڕە ئەکرێ بۆ بۆریەکی خوێن
ئێمە لە نەخۆشە بیستین ئەڵێن سەمامێکمان تەسک بۆ تۆ بەڵام سەمام جیاوازە کە ئەمە زمانی دڵە کەوتوتە ناو ژوورەکانی دڵەوە لە جایکێنەوە لە دەمارەکانی دڵ کە دەمارەکانی خوێنبەری دڵ کە کەوتوتە سەر دیواری ماسوولکەی دڵ دواتر ئەگەر بینە سەر زیاتر توێکاری ئەچینە ناو کارەبایی دڵەوە کارەبایی دڵیش لە بەشی گوێچکەلەوە دەست پێکات بۆ بینی گوێچکەلە و سکۆڵا دواتر لێەوە بەپێی بە کۆمەڵێک ڕیشاڵی کارەبایی بڵاو بێتەوە بە ناو دڵە دواتر دەمارەکانی سەر دڵ دێت دواتر شاخوێنبەرمان هەیە کە ئەمانە هەموو ئەژمار ئەکرێن بە ئەندامی دڵ هەر بەپی توشبوونی هەریچێک لەمانە جۆری نەخۆشیەکە دیاری ئەکرێت و جیاوازە زۆر باشە ڕەنگە دکتۆر سورکیە و کە دەڵێ دەمارەکانی سەردڵ بە زمانی هاوڵاتیان قسە بکەیمە بەسەر لە لوولە خوێنەکانە گینانێک دەمارە ڕاگەیاندنەوەی لە مێشکا دێ زۆر باشە دکتۆر سورکیە لەم مەجموعە نەخۆشیە کە دەتوانین بڵێن تا ڕادێک پۆلێنت کرد بە پێی توێکاری بەپێی بەشەکانی دڵ ئایا بەپێی فرمانەکانی دڵ یاخود بە شێوازێکی دیکە پۆلێنی بکەین کە دەوتێ کەسێ دڵی زۆعفی هەیە یاخود با بڵێن سزبوونی دڵی هەیە ڕەنگە لە هەر یەکێک لەو بەشانەدا گرفتێکی هەبێ یا هەر بەشێکە یاخود ئەمە پۆلێنێکی جیاوازە بەڵێ بەگشتی کە ئەڵی سستی دڵی هەیە سستی دڵ ئەو پێناسەیە دراوە بە ماسوولکەی دڵ سستی ماسوولکەکانی دڵ کە فەشەلی دڵ دروستەکان فەشەلی دڵ مەبەستمان لە چییە؟ فەرمانی سەرەکی دڵ پەمپی خوێنە بۆ ناو شاخوێنبەر و بڵاوکردنەوەی بە سیستمەکانی لەشدا دواتر وەرگرتنەوەی ئەو خوێنەیە ناردنەوەی بۆ سیەکان و بە ئۆکسیژینکردنی خوێنەکە و دیسانەوە گێڕانەوە بۆ لای چەپی دڵ و دیسانەوە پاڵپیۆنانیەوەتی بۆ سیستمەکانی لەشی ئینسان بەگشتی نەخۆشی سستی دڵ بەوە پێناسە ئەکرێ کە دڵ ئەم فەرمانە وەکو خۆی جێبەجێ ناکات وەکو پێویستی لەش جێبەجێ ناکە ئەوەی کە لەش پێویستی پێێتی ڕەنگە لە کاتی پشووە یان لە کاتی ئیسراحەتە نەتوانێت فەرمانەکە یان هەنێ جار ئەگەر حاڵەتەکە سوکتریش بێت لەوانەیە لە کاتی مانوبوونە ئەو کاتە دەرکەوێت بەپی قورسیەکە سستیەکە زیاتر سستی دڵیش دووبارە دەبێتەوە بە چەند قۆناغێکەوە ئەو کەسانی کە سستیەکەیان لە ئاستەکانی سەرەتادا ڕەنگە لە بەز لە کاتی ماندووبوونە هەستی پێ بکەن بەڵام بۆچی دکتۆر سورکێو ئێمە زۆر ئەوە دەبیستین دەوترێ ئەو کەسانەی سستی دڵیان هەیە ڕەنگە نەتوانن وەرزش بکەن بە دڵی خۆیان نەتوانن ماندووبوونی قورس بکەن بۆچی لە کاتی ماندووبووندا هەز بە ناڕەحەتیەکەن وە گرفتیان بۆ دروستە بێت بەڵێ خۆی لە کاتی ماندووبوونە پەمپی دڵ چەند هێندە زیاد دەکات و لە هەمان کاتە بەکارهێنانی ئۆکسجین لەلایەن ماسوولکەکانەوە چەند هێندە زیاد دەکات بە زیادبوونی ئەم چەند هێندانە پێویستە دڵ ئەو ئەرکی پەمپ یان پاڵپیۆنانە جێبەجێ بکە بۆ نمونە لە کاتی مەکزیمەم ئەکسەرسایز ینی لە لووتکەی وەرزشدا یان لووتکەی مەشقەکاندا ڕەنگە دڵ 4 تا 6 ئەوەنەی کاتی ئاسایی خوێن بنێرێتە دەرەوە ئەرکی لەسەر بێ یان ڕاکێشانی ئۆکسجین لەلایەن ماسوولکەکان و لە کاتی لووتکەی مەشقەکاندا توانای ڕاکێشان بۆ 18 ئەوەندە زیاد دەکات توانای ڕاکێشانی ئۆکسجین ئەمە لە کۆتاییە ئەبێتە لۆت لەسەر دڵ دڵ ئەبێ ئەو ئەرکەک ئەنجام بدات کاتێک ماسوولکەکان یان هەموو ئەندامەکانی کە باسمان کرد لە پەردەی دڵەوە بۆ ماسوولکەکان بۆ زمانەی دڵ هەمووی لەبارێکی تەندروستا بێ ئەو ئەرکە جێبەجێیەکە خەلەل یان کەم و کوڕی لە هەر یەکێک لەم ئەندامانەیە بێ ئەو ئەرکە وەکو خۆی جێبەجێ ناکە ئەو کاتە پێناسەکە ئەدرێ بە دڵ کە پێی بوترێ پێناسەی سستی دڵی هەیە زۆر باشە ڕەنگە کاکی سۆرەگەر بمانەوێ بەڕاستی باسێک لە سەرجەم نەخۆشیەکانی دڵ بکەین هەر لە نەخۆشیەکانی وەک جەنابەت باس کرد پەردەی دڵ تاوەکو بگا بە نەخۆشی زمانەکانی دڵ هەروەها لوولە خوێنەکان ڕەنگە چەندین بەرنامەی بێ بە بەرنامەیە من نەتوانین شی بکەینەوە بەڵام ئەوەندەی بمانەوێ ئەوەندەی هاوڵاتی پێویستێتی ئەوەندەی هاوڵاتی پرسیاریان هەیە ئەوانە ئینشاءالله باسە کرد ئەوەی دەمێنێتەوە زۆرێک لە هاوڵاتیان پێش بەرنامەکە پرسیاریان لەوە دەکرد ئایا لە کوردستانی خۆمان
وەک چۆن باز دەکرێت لە زۆرینەی نەخۆشیەکان ئەڵێ کوردی خۆمان مەناعی بەهێز و کوردی خۆمان خواردنی ئاوایە و پیاز و بیبەری خوارد و هیچ کاری لێ ناکا. ئایا ئەوەندەی تێبینی کراوە لەلایەن پزیشکانی پسپۆڕی کوردستانەوە کە جەنابە دێکێکیانی زیاتر هۆکارەکانی سزبوونی دڵ کە ڕەنگە هۆکاری زیاتر بێ ئەوی لە کوردستان زیاتر پێشبینی ئەکەن چییە؟ چی ئەبێتە هۆکاری سزبوونی دڵ؟ خۆی لە کوردستان و عێراق و لە هەموو عالەمیشە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی مردنی ئینسان بۆی نەخۆشیەکانەوە نەخۆشیەکانی دڵە و لە هۆکارەکانی سستی دڵ زۆرترین هۆکار کێشەی بۆریە خوێنەکانی سەر ماسوولگەکانی دڵە یان بۆریە خوێنەکانی دڵ کە بە زمانە گشتیەکە پێی وتێ دەمارەکانی دڵ. کاتێک کێشە هەیە لە دەمارەکانی دڵدا یان بۆریە خوێنەکانی دڵ تەسک بوونەوە بێ یان جیران بێ ئەو کاتە سستی ماسوولگەکانی دڵ دروستەکە. ئەمە باوترین هۆکاری سستی ماسوولگەکانی دڵە. کاک زۆر ببوورە ئامارێکمان هەیە لە کوردستان بەو شێوەیە داتای دقیق پێشبینی کراوە بێت کە هۆکار بڵێن نەخۆشیەکانی دڵ چەندەمین هۆکاری مردنن یاخود هەرمەگەر بگەڕێنەوە بۆ ئامارە جیهانیەکان ئایا لە کوردستان ڕاستەکەی ئەتوانین بڵێن ئامارێکی ورد و تۆمارکراو نییە لە کوردستان. ڕەنگە ئاماری داخڵبوون ئاماردی مردن تەنها پەیوەست بە سنتەری نەخۆشیەکانی دڵەوە هەبێت بەڵام بەراورد نەکراوە لەگەڵ ئامارەکانی ترە لەگەڵ هۆکارەکانی تری مردن بە نەخۆشیەکانی تر لەبەرەوە ناتوانانی ئامارێکی ورد و دیاریکراو بڵێت لە کوردستان. زۆر باشە دکتۆر سوچێ لە قسەکانت باس لە ماسوولگەکانی دڵ کرد کە سست و لاوازە بن بە هۆکارانی کە هەیە بەڵام پرسیارێک زۆر دەکرێت دەوترێ نەخۆشمان هەیە ئێمە دکتۆر پێی ئەڵێ دڵت گەورە بووە لە هەمان کادا سز بوو ئەگەر گەورە بووە ئەگەر ماسوولەکانی دڵم گەورە بوو بۆچی دڵم سز بووە ڕەنگە بە پێچەوانەی ئەو مەنتیقە بێک ئەوان لێکی ئەدەنەوە. بەڵێ خۆی هۆکاری گەورەبوونی دڵ کۆمەڵێک هۆکارن کە ئەڵین گەورە بوو دڵ گەورە بووە یان ئەوەیە بارستەی ماسوولکەکە گەورە بوو زیای کردووە یان حەجمی ژوورەکانی دڵ گەورە بووە. ئەم دوو پێناسە هەیە بۆ گەورەبوونی دڵ. کاتێک سستی لە ماسوولکەکانی دڵا بێت دڵ ئەو بەشە خوێنەی کە ئەگەڕێتەوە وەکو پێویست ناتوانێت پاڵی پێوەنێت بۆ ناو شاخوێنبەر و لێەوە بڵاو بێتەوە بە بەشەکانی تری لەشدا. لەبەرەوە وەکو میزەڵانێک شتێکمان هەیە پێوترێ ڕیمۆدیڵی وەکو میزەڵانێک وەرگرتنی قاڵبی ئەو حەجمە خوێنە وەرئەگرێ بۆ ئەوەی کە تەحملی ئەو خوێنە زیایە بکە کە لە ناوی ئەمێنێتەوە و توانای پاڵپێوەنانی نییە. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی یان جۆرەکانی گەورەبوونی دڵ. جۆرێکی تریشمان هەیە ئەویشیان هەر بە جۆرێکی تر بە میکانیزمێکی تر یان ئالێتێکی تر سستی دڵ دروستەکە ئەوی تریان گەورەبوونی بارستەی ماسوولکەکانە ئەویش بە جۆرێک لە جۆرەکان سستی دڵ دروستەکات. زۆر باشە دکتۆر ئەتوانین بڵێن چەوری یەکێکە لە دوژمنە سەرسەختەکانی نەخۆشیەکانی دڵ یاخود با بڵێن دڵ چونکە هەمیشە دەبینین ئەو نەخۆشەی کە لای دکتۆرێکی دڵ دێتەوە بەدەر لەو دەرمانانەی کە تابەت بە دڵ بۆی نووسیوە دەرمانێکی چەوریشی لەگەڵدایە دەرمانێکی ئەگەر بەمەرجێ نەخۆشەکە چەوری بەرز بێ و تر بۆ ڕێکارە زانستیانی کە پزیشکەکە پێی وایە پێویستەکە کە خۆی باش دەزانێت ئەم پەیوەندیە چییە لە نێوان چەوری و دڵدا کە هەمیشە لە هەندێک چەمک کە دەیخوێنیتەوە بە دوژمنە سەرسەختەکەی بۆریەکانی دڵ یاخود دڵدا دەنرێ یاخود هەر کە باسێکی جەڵداکرێ باسێکی چەوریش لە تەنیشتێەوە ئەکرێ ئەم پەیوەندیە چییە ئەگەر بە ڕوونکردنەوەیەک تا ڕادێک هاوڵاتیان تێبگەن ئێمە هەمیشە فێر بووین پێمان دەوترێت دڵت باش نێت چەوری کەم خۆ چەوری کەم خۆ بۆ دڵت باشە بەڵام ئەگەر ڕوون بکرێتەوە بۆچی؟ بەڵێ لە هەموو ڕێبەریەکانە ڕێبەرە زانستیەکان کە پێوتر گایدلاینەکان لە تازەترین گایدلاینە لە تازەترین ڕێبەری زانستی نەخۆشیەکانی دڵ زۆر تەرکیز کراوەتەوە لەسەر کەمکردنەوەی چەوری زیانبەخش. تەنانەت چەوری زیانبەخش لە هەنێک جۆری نەخۆشە کە پیان ئەوترێ
جۆرە نەخۆشیە مەترسی بەرزەکان های ریسک پیشنتس ئەبێت چۆری زیان بەخش دابەزێنی بۆ خوار بۆ خوار پەنجا ئێمە زۆر جار نەخۆش قەستەڕەی بۆکرێ یان شەکرەی هەیە یان جۆرێک لە جۆرەکانی نەخۆشیەکانی دڵی هەیە ئێمە علاجی چۆری ئەنووسین بۆ نەخۆشەکە بەڵام دوای ماوەیەک نەخۆشەکە ئەبینی دوازی لە چارەسەری چۆریەکە هێناوە کە پرسیاری لێکی بۆچی وازێناوە لە دکتۆر من چۆریەکانم ئاساییە بەڕای خۆی ئاسایی بە دڵنیایەوە بەڕای ئەو ڕایی کە پێوتێ ڕای گشتی بەڵام ڕای گشتی جیاوازە لەگەڵ ڕای زانستیە ئەوەی کە زانست یەکلایی کردێتەوە ڕێژەی چۆریەکەت چەندێک بێت بۆ دڵ سوودمەندەیان مەترسی لەسەر نییە ئەوە ڕای زانستیە ئێمە وەکو باسمان کرد لە هەنێک ڕێبەری لە هەنێک نەخۆشە بێ چۆریەکە دابەزێنیتە خوار پەنجا ئێمە بۆچی زۆر تەرکیزەکەینە سەر ئەوە چونکە ئەوەی کە پەڵەی چۆری لە ناو بۆرەکانی خوێنە دروست ئەکات و لە ئەنجامە بێتە هۆی تەسەگبوونەوەی لەمارەکانی دڵ یان بۆرەکانی خوێنی دڵ کە بە یەکەم هۆکار یان بە باوتین هۆکاری نەخۆشیەکانی دڵ چارەسەرەکرێ سەرەتای پرۆسەکە لە بەرزی چۆریەکانەوەیە یان لە نیشتنی چۆریەکانەوەی دوای ئەم چۆریەدا ئاپۆشتێ بە چەند بەرگێکی تر و دوایی چەند پێکاتێکی تری تیا کۆبێتەوە ئی خوێن دواتر ئەم پەڵە چۆریە گەورە دروستە بێ ئەتوانی بڵێ سەرەتای توشبوون یان سەرەتای میکانیزمی تەسک بوونەوەکان ئەوەی کە پەیوەندی بە دەمارەکانەوە هەیە لە بەرزی چۆریەکانەوە یان لە ناتەندروستی چۆریەکانەوە ناهاوسەنگی چۆریەکانەوە سەرچاواگرێت بەڵێ کاکتۆر مەبەسەر لە تەسکبوونەوەی دەمارە خوێنەکانی سەر دڵ خۆیەتی کە دەمارانەی کە خواردن بە دڵ ئەدەن جا هەر لەو بابەتەوە پێم خۆش بوو کورتەیەک لەسەر جەڵدەی دڵ باس بکەین کە توانم بڵێم بەناوبانگترین وشەیە لە نەخۆشیەکانی دڵە جەڵدەی دڵوە ڕۆژانە دەبینین ئێمە نەخۆشێکی زۆر سەردای نەخۆشخانەکانە کا دەمێنێتەوە ببوونی جەڵدەی دڵەوە وە پسپۆڕی جەنابیشت کە یەکێک لە کارەکان بریتە لە ڕۆشنە ناو دڵ و بەردانی بۆریەکانی خوێنی سەروی دڵ یاخود دانانی شەبەکە و باڵۆن کە ئەمەش هەر پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ جەڵدەی دڵ هەیە یا بۆ خۆپارێزیە یا بۆ چارەسەرکردنی حاڵەتەکە زۆر باشە کاک دکتۆر ئەتوانی بە کورتی میکانیزمی ڕوودانی جەڵدەی دڵ ڕوون بکەینەوە بۆچی ڕووەدا و بۆچی نەخۆشەکە هێندە نەخۆش بە جەڵدەی دڵ دەمرێت لە کاتێکدا ئێمە ئەگەر نەخۆشمان هەیە گوچیلێشی لە کار دەکەوێت ڕەنگە چەند ساڵێک بژی گوچیلێ دەستکردی بۆ دابنێن یا بەڵام بۆ لەگەڵ ڕوودانی جەڵدەی دڵا بەشێکی زۆر لە نەخۆشەکان ئەگەر چارەسەری کتوپڕیان بۆ نەکرێ جانە دەسەبێت بەڵێ خۆی ڕێژەی مردن لە توشبوانی جەڵتە لە 125 گیان بەپی ئەو ئامارەی کە هەیە لە 125 گیان پێش ئەوەی بچنە نەخۆشخانە تووشی تێکچوونی کارەبایی دڵ ئەبن لەم تێکچوونی کارەبایی دڵە کە کارەبایی دڵ پاڵنەر و یان میکانیزمی جوڵەی دڵە بەشیشان جۆری ترسناکی ئەو تێکچوونە ئەگرن و بەهۆی ئەوە دڵیان ئەوەستێ ئەمە لە 125 وەکو ئامار وەکو میکانیزمەکە لە سەرتاوە کە باسمان کرد پەڵەیەکی چۆری هەیە لە ناو یەکێک لە بۆریەکانی خوێنی دڵیان چەند بۆریەکە ئەم پەڵە چۆریە بە تێپەڕبوونی کات گەورە ئەبێ ڕەنگە ئەوەندە گەورە بێت کە دەمارەکە بە تەواتی بڵێن بگرێ دواتر خوێن ناچێت بۆ بەشی خوارەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان بەڵام لە هەمویان باوتر ئەم پەڵە چۆریە بەهۆی کۆمەڵێ فاکتەرەوە فاکتەرەکان یان بەرزبوونەوەیەکی کتوپڕی پەستانی خوێنە یان بوونی ئیلتیهاباتە هەوکردنە لەو پەڵە چۆریە کە ئەو پەڵە چۆریە ئەو بەرگانەی کە لە ڕووی دەروێتی ئەو بەرگانە ئەتەقێ پێکهاتی ناو چۆریەکەیەتە دەرەوە لە ئەنجامە پێکهاتەکانی خوێن لە چواردۆری کۆبێتەوە و کڵۆی خوێن دروستەکە ئەم کڵۆی خوێنەش لە ئەنجامە بێتە هۆی جیرانی بۆری خوێنی دواتر کە ڕەنگە بچووکتر بێ ئەویان بەڵێ ئەم جیرانی بۆری خوێنە ئەبێتە هۆی وەستاندنی یان نەهێشتنی ڕێڕەوی خوێن لە بەشی سەرەوە بۆ بەشی خوارەوە و ماسوولکەی دڵ وەکو هەموو ماسوولکەکانی تر توانا یان بەرگریکی دیاریکراوی هەیە کە بەبێ خوێن بژی یان بەبێ ئۆکسجین و مادە پێکهاتەکانی خوێن بژی
لە ماوەی 6 کاتژێرە ئەم ماسوولکانە دەسەکەن بە مردن دەسەکەن بە مردن ئەگەر خوێنیان پێنەگات ئەگەر خوێنیان پێنەگات لەبەرەوە و تاوەکو زووتر نەخۆش بەرەو چارەسەر بچێت ڕێژەی سەرکەوتنی چارەسەرەکە و ڕێژەی ڕزگاربوونی لە جەڵتەکە بەرزترە ئەمە وەکو بڵین ڕوونکردنەوەیەک بۆ ڕوونکردنەوەیەک لەباری میکانیزمی جەڵتە. بەڵێ کاک زۆر سەبارەت بۆ میکانیزمە زۆر کات دەوترێت دڵ خۆی ماسوولەکانی دڵ خۆیان پاڵ بە خوێنەوە دەنێن بۆ هەموو لەش بەڵام کاتی خۆیان خوێنیان لێ دەبڕێ تووشی جەڵدا بنەوە کاتە گرفتە گەورەکە دروستە بێ زۆر کات کە لەگەڵ سیاسەتا تێکەڵەکەی بۆ وەزارەتی دارایی هێنە پێشاو خەڵکە خۆی موچە بە هەموو فەرمانبەراندا بەڵام خۆشی لە هەمان کاتدا موچەی پێویستە ڕەنگە جەڵدەی دڵیش بە هەمان شێوە بێ کە خۆی ماسوولەکانیش وەک ماسوولەکانی دیکە پێویستیان بە خوێنە کار خوێنەکان لە دڵەوە بۆ دێتەوە بەدڵنیایەوە زۆر باشە کاک زۆر مەسەلەی کارەبایی دڵیش بابەتێکی زۆر باوە لەنەوە هاوڵاتیاندا بە تایبەتی من بابەتێک پێم خۆشە باسی بکەین زۆرێک لەو نەخۆشانەی کە یەکێک لە نەخۆشیە کارەبایەکانی دڵیان هەیە کە دیاریکراوە پێم وابێ بە AF ناسراوە ئەمانە زۆرینەیان بڵین ڕێنمایی پێشوەختیان پێدرێت کە ئاگاداری دروستبوونی جەڵدەی مێشک بن واتە پێیان دەوترێم نەخۆشانە بە بەردەوامی حەیبە ڕوونکردنەوەی خوێنیان پێدرێ یاخود دەیانەوێ خۆیان بپارێزن لە زیاد بەرزبوونەوەی چوری بۆچی نەخۆشی کارەبایی دڵ لەکوێ و جەڵدەی مێشک لەکوێ کە ئەمەژێکێکی دیکە بوو لەو پرسیارانەی پێش بەرنامەکەی جەنابەت بۆم هاتبوو کە پێیان خۆش بوو لە جەنابتە وەری بگرینەوە بەڵێ تێکچوونی کارەبایی دڵ لە جۆری AF کە ئێمە نەخۆش تێ ئەگەێنین ئەڵین کارەبایی دڵت ناڕێکە زاراوەیەکی وردمانیە یان دەقیقمانیە کە AF-ەکە تەرجەمە بکرێتە سەر کوردی بەڵام ئەوەی کە بە نەخۆشی ئەگەێنین ئەڵین کارەبایی دڵ ناڕێکە ڕاستێکی AF یان ئەو تێکچوونی کارەبایی یان ئەو ناڕێک و پێچی کە لە کارەبایی دڵا دروستە بێ یەکێکە لە هەرە هۆکارە سەرچەکانی کە لە کۆتاییە ئەبێتە هۆی توشبوون بە جەڵتەی دەماغ جەڵتەی دەماغ مەبەستمان ئەوەیە ئەو نەخۆشە ڕەنگە بەهۆی لێکەوتی جەڵتەکەەوە لایەکی لە ئیش بکەوێت یان لایەکی تووشی ئیفلیجی بێت جەڵتەی دەماغ جیان جەڵتەی مێشک ئەم تێکچوونی یان ناڕێک و پێچی لە کارەبایی دڵا ئەبێتە هۆی دروستبوونی کڵۆی خوێن بە تایبەت لە ناو گوێچکەلەکاندا دواتر هەر ئەم کڵۆی خوێنەیە کە دڵوەری ئەگرێت و پاڵی پێوەنێ بۆ بەشەکانی جەستە ڕەنگە یەکێک لەو کڵۆ خوێنانە بچێتە ناو مێشکەوە ئەو کاتە جەڵتەی دەماغ دروستەکە یان بۆ هەر بەشێکی تر ئەگەر بچێتە گورچیلەکان و جەڵتەی گورچیلە یان بۆ قاچ جەڵتەی قاچ دروستەکە بۆ هەر بەشێک لە بەشەکانی جەستە بۆی هەیە جەڵتە دروستکە یان ڕێڕەوی ڕۆیشتنی خوێن بوەستێنێت زۆر باشە کاک دکتۆر دواتر دەچینە سەر باسێکی کورد لەبارەی ئایا لە هاوڵاتیانە کێ زیاتر مەترسی توشبوونی بە نەخۆشیەکانی دڵ هەیە بە تایبەتی جەڵدەی دڵ بۆ نمونە سزبوونی دڵ بەڵام پێشەوەی بەردەوام بینە باسەکەمان ناوبڕێکی کورد وەردەگرین خۆشەویستان پاش ناوبڕێکی کورد و دەگەڕێنەوە لاتەوە تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین دەرمانخانە بە باشترین جۆرەکانی دەرمان تاقیگە بە پێشکەوتوترین ئامێرەکانی سەردەم نەشتەرگەری هەموو جۆرە نەشتەرگەریەکی تیادا ئەنجام دەدرێت هۆڵی لەدایک بوون بەشی چاودێری ورد سەنتەری ددان و جوانکاری ددان سەنتەری پێست و جوانکاری هەموو جۆرە کارێکی پێست و جوانکاری تیادا ئەنجام دەدرێت سەنتەری تیشک و سۆنار ئێکسڕەی سیتی سکان مامۆگرافی MRI یەکەی نەبەکەم بۆ منداڵانی تازە لەدایک بوو بەشی چارەسەری سروشتی تایبەت بە دووبارە ڕاهێنانەوەی نەخۆش کلینکی ڕاوێژکاری زیاتر لە 25 کلینکی ڕاوێژکاری بۆ هەموو پسپۆڕیەکان
قاوشی گەورە ساڵان بۆ ئەو نەخۆشانی پێویستیان بە مانەوە هەیە. قاوشی منداڵان بۆ منداڵانی نەخۆش و حاڵەتە کتوپڕەکان. بەشی هەناوبینی، سوورێنچێک، گەدا، دوانزەگرێ و سیەکان. تاقیگەی خانە و شانەزانی بۆ پشکنینی ئەو پارچە وەرگیراوانەی لە نەشتەرگەری وەردەگیرن. ژووری یاری منداڵان، چێشتخانە و کافتریا. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەڵێ خۆشەویستان، بەردەوامی لەگەڵتان باسمان لە نەخۆشیەکانی دڵە کرد. ئەوەی لە کۆتاییە ماوەتەوە پێمان خۆشە باسی بکەین کە ڕەنگە سیاری گرنگی زۆرینەی هاوڵاتیانیش بێ. دەوترێ ئەمە نەخۆشیەکانی دڵمانزانی باسمان کرد هۆکارەکانی چیە، چۆن دروست دەبێ و کۆمەڵی خاڵی دیکە لەسەر دڵ و نەخۆشیەکانی دڵ. ئایا ئێمە هەموو کات مەترسیمان لەسەرە بۆ توشبوون بەم نەخۆشیانە کە ڕەنگە توشبوون بە یەکێک لە نەخۆشیەکانی دڵ کە دەرفەت نەبووی بە باسی بکەین نەخۆشی دیکەمان بۆ دروست بکە. بەڵام ئایا من وەکو هاوڵاتیەک چ کاتێ مەترسیم لەسەرە بۆ توشبوون بەم نەخۆشیانە؟ جا ئێستا ئەم پرسیارە ڕوبەڕووی کاک دووسۆرەکەمەوە. کاک دووسۆر، وەک گوتم ئێمە چ کاتێ مەترسیمان لەسەرە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دڵ یان بە مانایەکی دیکە ئەگەر کۆمەڵی خاڵ لە کۆمەڵی هاوڵاتیە دیاری بکەی چیان ئەوانی زیاتر و زووتر توش بە نەخۆشیەکانی دڵ دەبن، یاخود ئەگەر توش بوون زیاتر مەترسیان لەسەرە؟ بەڵێ بەگشتی هۆکارەکانی توژبوون بە نەخۆشیەکانی دڵ بۆلۆنێکرێ بە دوو هۆکارەوە. هۆکارێکیان پێوتێ هۆکارە بۆ ماوەیەکان کە ئەمە بەشێکی کەمی هۆکارەکان پێکێنێ. هۆکارێکی تر پێوتێ هۆکارە دەرێکیەکان، ئەو هۆکارانەی کە لە بیئەکەوە لە ئینڤایرۆمێنتەکەەوە تووشەبی بە تێپەڕبوونی کات. ئەوەی کە زۆر گرنگە و زۆر باوە هۆکارە بیئەویەکانە، هۆکارەکانی ئەوەی کە لەوتمان لە چواردەورەوە تووشە بێ. ئەوانیش کۆمەڵەیەکن لە بەرزی پەستانی خوێن یان نەخۆشیەکانی شەکرە. واتە کەسانێک کە بەرزەپەستانی خوێن ببوو لە کارکتۆر قسەکەشت پێ بچن، بەرزەپەستانی خوێنیان هەیە یاخود بەرزبوونەوەی شەکریان هەیە، دەگونجێت لە ڕێگەی ئەو هۆکارەوە توش ببن یاخود مەترسیان زیاترە بێ؟ بەڵێ بەڵێ، وەکو وتمان ئەگەر بە خێرایی باسی هۆکارەکان کەین، کۆمەڵی هۆکارە کە ڕەنگە ڕوو بێ لە لای زۆربەی زۆری هاوڵاتیان، جگەرە کێشان، بەرزبوونەوەی پەستانی خوێن، توشبوون بە نەخۆشی شەکرە، قەڵەوی کەم جوڵان، کەم وەرزشکردن، نەخواردنی خواردنی تەندروست یان پەیڕەو نەکردنی ستایلێکی ژیانی تەندروست. ئەمانە بەگشتی ئەو کۆمەڵە هۆکارن و شتێکی ترمان بیرە نەچێ نەهاوسەنگی چەوریەکانی ناوخوێن، بۆمانای بەرزی چەورێ زیان بەخشەکان و کەمی چەورێ سوود بەخشەکان. مانە کۆمەڵە هۆکارە گرنگان کە بە شێوەیەکی گشتی لە هۆکارە باوەکان هەژمارەکرێت لە نەخۆشیەکانی دڵدا کە توشبوون بە نەخۆشیەکانی دڵ زیاد. زۆر باش کاکتۆ، ڕەنگە تەمەنی شێکی دیکە بێ لە هۆکار مەترسیدارەکان، ڕیسکێکە لە هۆکارەکان. هەرچەندە وەک دەوترێت تەمەن و جگەرە کێشان و قەڵەوی و ئەمانە نەکە تەنها دڵ، هەر نەخۆشیێک بگری ڕیسفاکتەرێتی، یان هۆکارێکی مەترسیدارە، بۆیە ئەو گرنگی پێدەدرێەوە هەمیشە ڕێنمایی هاوڵاتیان دەکرێت بە دوورکەوتنەوە. زۆر باشە کاکتۆر، بەڵام ئایا پەیوەندی چییە من کە تووشی زەختە بم لەگەڵ نەخۆشیەکانی دڵ بە شێوازی ئەم زەختە بێت هۆی کە من دڵم گرفتی بۆ دروست ببێت؟ بەڵ ئەگەر وەکو میکانیزم باسیکەین بەرزبوونی پەستانی خوێن دەتوانین بڵێن کاریگەری هەیە لەسەر هەموو ئەندامەکانی دڵ، هەر لە ماسوولکەکانەوە بۆ زمانەکانی ناو ژوورەکانی دڵ، بۆ بۆریە خوێنەکان یان دەمارەکانی خوێنی سەر دڵ، حتا تەنانەت بۆ کارەبایی دڵ. مانە کاریگەریەکانی بەرزەپەستانی خوێنە کە لە کۆتاییە ناتەندروستی دڵ دروستەکان. زۆر باشە کاک زۆر. سەبارەت بە هۆکارە مەترسیدارەکانی دیکە ڕەنگە گرنگ نەبێەوە، پێویست نەبێ ئەمە تەفاسیلی باس بکەین کە ئایا چۆن کارەکاتە سەر دڵ و نەخۆشیەکانی دڵ دروست دەکا. خاڵێکی دیکە کە زۆر گرنگە بەلامەوە کاک زۆر، ئێوە وەکو پزیشکانی پسپۆر ڕەنگە ئێستا
کۆمەڵە گرفتان هەبێت لەگەڵ نەخۆشەکانتان و هەموو پزیشێکی پسپۆری دیکەی بەڕێز ڕەنگە گرفتی خۆی هەبێ بۆ نمونە نەخۆشی بە دکتۆرێکی ئێسک ئەڵێ تۆ گرفتت چیە لەگەڵ نەخۆشەکان ئەڵێ من هەمیشە گرفتم لەگەڵ قەڵەویان هەیە هەمیشە ئەو نەخۆشانی کە بۆ پشت ئێشە دێنە لام گرفتەکانی بڕبڕەکانی پشت هەمیشە جەنگ لەگەڵ قەڵەوی نەخۆشەکان ماکەم ئایا ئەو شتانە چین کە پزیشکانی پسپۆری دڵ زیاتر ڕقیان لێ بێتەوە زیاتر بە نەخۆشەکان ئەڵەن لێی دوورکەونەوە یاخود با بڵێن ڕەنگە ئەمە ببێ بە تەفاسیل یاخود وردەکاری ئەو دروست ژیانی و دروست خۆراکی کە باست کرد ئەگەر کەمێک ورتر باسی لێ بکەین بەڵێ گرنگترین شت بە نسبەت ئێمەوە وەکو لە هاوڵاتی کە ئێمە بەلامانەوە مەقسەد بێ یان گرنگ بێ پابندبوونی هاوڵاتیە بە ڕێنماییەکانەوە پابندبوونی ڕێنمایی هەموو ئەو ڕێنمانایە گرێتەوە کە پەیوەندی بە بەکارهێنانی دەرمانەوەیە یان پەیوەندی بە داداچوونی نەخۆشیەکانێتی وەکو بە داداچوون بۆ نەخۆشی شەکرە زەخر یان بڵین بەرزەبستانی خوێن یان دوورکەوتنەوە لە جگەرەکێشان یان کردنی وەرزش یان دابەزاندنی کێش ئەگەر کێشیان زۆر بێ ئەوەی کە زۆر گرنگە هاوڵاتی ئەو ڕێنمایانە جێبەجێکە کە پزیشکەکە ئاراستی ئەکات ڕەنگە بەپێی نەخۆشەکە و نەخۆشیەکەی کۆمەڵ ڕێنمایی تایبەتی پێویست بێت وەک لە هاوڵاتێکی دیکە بەڵێ ئەوە لە ئەخیرا یان لە کۆتاییە هۆکارەکەیە کە ئەبێ پزیشکەکە تەرکیزی بکاتە سەر بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی نەخۆشیەکە بۆ نمونە نەخۆش هەیە هۆکاری سەرەکی توشبوونەکەی بە نەخۆشی دڵ جگەرەکێشانە ئەو کاتە ئاراستەی ڕێنماییەکە بەرەو وازێنانی جگەرەکێشانە یان هەنێک نەخۆش هەیە بەهۆی قەڵەوی یان بەهۆی کەمجوڵەیەوە یان بەهۆی نەخواردنی خواردنی تەندروستەوەیە کە لە کۆتاییە تووشی نەخۆشیەکانی دڵە بن ئەو کاتە ئاراستەی ڕێنمایەکانی پزیشکەکە بەرەو ئەو ستایلی ژیان و کەمکردنەوەی وەزن و بەکارهێنانی خواردنی تەندروست و جەبەجێکردنی وەرزشی ڕۆژانەوەیە بڵێ کاگسۆر زۆر کات دەوترێ کەسێک نەخۆشی دڵی هەیە وریای بن با خەفەت نەخوا هەواڵی کتوپڕی پێمەڵێن ئەوەندەمەی بەنە تازێ ئایا بەڕاستی ئەم ڕێگان لە زانستە ئەم شتانە خەفەت خەلقی لایانی دەرونی لەگەڵ نەخۆشیەکانی دڵ یاخود لەگەڵ ئەو کەسانەی کە تەمەنیان هەیە و نەخۆشی دڵیان هەیە و سزبوونی دڵ یاخود مەترسی جەڵدیان لێکرێ لینکێک هەیە لە ڕووی زانستیەوە دەتوانین بڵێن ئەم قسەی کە لە کۆمەڵگەی کوردی خۆمانە دەکرێ بنەمایەکی زانستی هەبێ یاخود تەنها قسەیەکە و وەکو بابەتەکانی دیکە هەڵە تێگەشتنە بە دڵنیاییەوە سترێس یان دوو دڵی دڵڕاوکێ خامۆشی پەیوەندیی ڕاستە و خۆی هەیە لەگەڵ توشبوون بە نەخۆشیەکانی دڵە زۆر توێژینەوەی جیهانی ئەویان سەلماندووە کە لە پاڵ جگەرەکێشان و شەکرە و زەخت و قەڵەوی و چەوری سترێسیش بەیەکێک لە هۆکارە سەرەکیەکان داهەندرێت کە ئەمە ئەڵین سترێس بەگشتی سترێس بەو چەمکە یان بەو زاراوەیە گەشت بەگوێی خەڵک بەڵام ئەگەر چینن وردەکاریەوە جۆرەکانی سترێس وەکو خەمۆشی وەکو قەلەقی دڵڕاوکێ هەموو جۆرەکانی تری نەخۆشیە دەرونیەکان پەیوەندیان بە توشبوونی نەخۆشیەکانی دڵەوە هەیە زۆر باشە کەواتە بەڕاستیم پرسیارە زۆر دووبارە دەکرایەوە ڕەنگە کەسانێک هەبن لە خۆشانە بوارەکەیان بن زیاتر بە دوایە بگەڕن ئایا بالفعل کە دەوترێ کەسێک هەواڵێکی ناخۆش و کتوپڕی بیست جەڵدە لێدا ئایا تەنها قسەیەکە و دەوتریا ڕەنگە بنەمایەکی زانستی هەبوو بێ بە هەر حاڵ باست لە خواردنیش کرد هاوڵاتی زۆر دەپرسێ لە خواردن ئایا من کە توشببووی نەخۆشی دڵم یاخود دەمەوێت خۆمی لێ بپارێزم و ڕیس فاکتەرەکانم تێدایە ئەو هۆکارانم تێدایە کە دکتۆر سورکێ و باسی کرد و من یەکێکم لەو کەسانی مەترسیم لەسەر توش بم لە ڕووی خۆراکیەوە ڕێنماییان چییە چی بکەین چی بخۆین چی نەخۆین ئەمەش بابەتێکی گرنگە بەڕاستی کە دەمانەوێت وەڵامەکەی بزانین بەڵێ وەکو خۆراک ئەوەی کە زۆر گرنگە تەرکیزکردنە سەر خواردنە ڕووەکچەکانە وەکو سەوزە و میوە بە پلەی یەک دواتر کەمکردنەوەی خواردنە چەوریەکانە دواتر پەیڕەوکردنی سیستەمێکی خواردن کە کێش دابەزێنە یان لانی کەم لە کێشێکی هاوسەنگە نەخۆش بهێڵێتەوە ئەوەی کە زۆر گرنگە کە بۆ تەندروستی دڵ بەگشتی لە
لە نەخۆشە یان لە مرۆڤێکی ساغدا کە زۆر سوودمەند بێ ئەو خواردنانەیە کە دژە ئۆکسانی زۆرتیایە چونکە بەرگری ئەکا لە توشبوون بە نەخۆشیەکانی بۆریەکانی خوێن دژە ئۆکسانەکانیش لە زۆر خواردنا هەیە لە زۆربەی زۆری سەوزۆمیەکاندا هەیە کە پەیوەندیشی ڕاستەوخۆیان هەیە لە گەڵ پاراستنی دڵ لە نەخۆشیەکانە. زۆر باشە کاکتۆر لە باسی ڕێنمایی خۆراکیە زۆرێک لە هاوڵاتیانی ئێمە کە باز لە بەرزەپەستانی خوێن یاخود نەخۆشیەکانی دڵ دەکرێت دەوترێ زۆرینەیان تێگەشتێکیان هەیە کە خۆیان لە چەوری بپارێزن لە بەرامبەریا گوێ بە شەکر نادن. بەڵێ ڕەنگە پێیان وابێ کە دەوترێت تۆ چەوریت بەرزە بێتەوە پارێز بکە تەنها من خۆم لە چەوری و لە ڕۆن و لە کۆمەڵی خواردنی سوورەوە کراو بپارێزم. ئایا شەکریش خواردنی شیرینی ئەگونجێ بە هەمان شێوەیەکێک بێ لە خواردنە مەترسیدارەکان؟ بەڵێ بەدڵنیایەوە شەکر یان کاربۆهایدریت کە ئێماڵی کاربۆهایدریت شەکر ئەگرێتەوە نان ئەگرێتەوە برنج ئەگرێتەوە ئەمانە کە لە ڕێژەی پێویستی لەش زیاتر بوو ئەگۆڕێ بە چەند پێک هاتیەکی تر لە یەکێک لەو پێک هاتانە ئەگۆڕێ بۆ چەوری لە کۆتاییە ئەوەیە کاربۆهایدریتە ئەگۆڕێتەوە بە چەوری ئەرە و چەوریە دواتر چەوری زیان بەخشی لێ دروستە بێتەوە لە ئەنجامە نەخۆشیەکانی بۆریەکانی خوێنیان نەخۆشیەکانی دڵ دروستەکان. کەواتە کاتێ باز لە پارێز یاخود ڕێنمایی دروستی خۆراکی دەکەین نابێت تەنها بیرمان بڕوا بکە کاک زۆر من ئەو قسەم لە چیەوە هێنا من خۆم زۆر جار نەخۆشم بینیوە کە من هەر بۆ لای خۆم هاتووە کاتێ باسم لە کەمکردنەوەی خۆراکە زیان بەخشەکان کردووە ئەکسەر چەوری باس کردووە وتومە لە شەکریش ئەلە جا شەک خۆ من چەوریم بەرزە دکتۆر تۆ بۆ شەکم لێ مەنعەکەی ڕەنگەم هەڵە تێگەشتنە زۆر کەسی دیکەدا هەبێ کە بەدڵنیایەوە کاربۆهایدرایتیش ڕەنگە بەهۆی بە کۆمەڵە فرمانی دیاریکراو لە جگەر و لەمانەیە بگۆڕێتەوە بۆ چەوری و بە هەمان شێوە زیانی هەبێ. لە کۆتاییدا کاتمان زۆر نەماوە کاک دکتۆر بەڵام بابەتێک کە ئەتوان بڵم بەلای خۆشمەوە گرنگە نەکەر هاوڵاتیان ئەوەیە کە لە کوردستانی خۆمان بە نمونە بهێنینەوە بەشێکی گرنگی ئەو نەخۆشیان ئەو نەخۆشانەی کە نەخۆشی دڵیان هەیە دەگەنە قۆناغی سەخت یاخود با بڵێن چارەسەریان سەخت دەبێت بەداخەوە دەمرن پەیوەندی بە پشتگوێ خستنی بارودۆخی تەندروستی خۆیانەوە نییە. بۆ نمونە کەسێک چەند ساڵە زەختی هەیە زەخت خۆی بە تەبیعەت نەخۆشیێکی وەکو دەڵێ بکوژی بێدەنگە ڕەنگە جەنابەت باشتر بزانی بەشێکیان ئەن دایگنۆزی پێڵێن واتە گونجێت لە دە کەس پژملی بگری لە کۆمەلگای و بیهێنی زەختی بۆ بگری ڕەنگە چوار کەسی تێدا بدۆستەوە زەختی هەبێ و چێکی نەکردبێ. ئایا بە ئەزمموی خۆتان هاوڵاتیانی کوردستان تا چەندە بەدیتان کردووە کە بەهۆی درەنکەوتنی گەڕان بە دوای چارەسەرا بەهۆی پشتگوێ خستنی زەخت و نەخۆشیەکانی دڵیان گەشت بنە قۆناغێکی خراپ کە ڕەنگە ئەستەم بێ چارەسەرکردنی؟ بەڵێ بەدڵنیایەوە پابەندبوون بە ڕێنماییەکانی پزیشکەوە و ڕێنمایی گشتیە تەندروستیەکانەوە ئەگەر تەنانە لە پزیشکیشەوە سەرچاوە نەکرێت بۆ نمونە لە میدیاکانەوە ڕێنمایە گشتیە تەندروستیەکانەوە یەکێکە لە هۆکارە هەرە گرنگەکان بۆ کەمکردنەوەی ڕێژەی مردن بە نەخۆشیەکانی دڵ و لە هەمان کاتە بۆ باشترکردنی کواڵەتی ژیانی نەخۆشەکە کە ئەمەڵی کواڵەتی ژیانی نەخۆشەکە مەبەستمان ئەوەیە نەخۆشێک توش بۆ بە سستی دڵ مەرج نییە ئەم نەخۆشە هەتا لە ماڵەوە دانیشێت لە هیچ دوورکەوێتەوە نەخۆش هەیە تووشی سستی دڵ بە بەڵام لە تەنیشتەوە خەریکی کار و فەرمانی خۆیەتی ڕێگەی پێدەن. بەڵێ بەدڵنیاییەوە مەرجنی هەموو نەخۆشەیە کە توش ئەبێ بە نەخۆشیی دیاریکراو کە پێی بوتە نەخۆشیەکانی دڵ بۆمان نابێت تر هەتا نابێت بجوڵێ. مەبەستمان لەوە ئەوەیە کە پابەندبوون بە ڕێنمایەکانی پزیشکیان بە ڕێنمایە تەندروستیە گشتیەکان هەم ڕێژەی مردن کەمەکاتەوە هەمیش کواڵەتی ژیان بەرەو باشیەکات وە هەمان کاتیشە هەمیش کولفەی تێچوونی نەخۆشیەکانی کەمەکاتەوە ئەو تێچوونە مادیی کە پێویستە بۆ هێشتنەوەی یان هاوسەنگی تەندروستی بەهۆی پابەندبوون بە ڕێنمایەکانەوە ئەو تێچوونە مادیش دیسانەوە کەمە بێتەوە. زۆر باشە کاک دکتۆر تۆ وەک دکتۆر سوکێ ئەتوانین بڵێن کە ڕەنگە ئێستا لە چەندین جێگا نەخۆش ببینیت و بۆ ئەرکی پزیشکی جێبەجێ بکەیت لە نەخۆشەکانت ڕازیت وەک پابەندبوون بە ڕێنمایەکان یاخود تێبینی دەکەم ڕەنگە ئیهمالی هەبێ ڕەنگە پشتگوێ خستن هەبێ؟ ڕاستەکەی ڕەنگە هەنێ جار پابەندبوونەکە هۆکاری زۆرە
هەنێک جار پەیوەندی بە کەمی ئاستی ڕۆشنبیری تەندروستیەوە هەیە هەنێک جار پەیوەندی بە باری گوزەرانی نەخۆشەوەیە زۆر جار لە وڵاتی خۆمانە زۆر نەخۆش هەیە ئەیبینی ئاسی ڕۆشنبیریشی بەرزە بەڵام باری گوزارانی باش نییە لەو کاتەیە زۆر محتەم نابێ یان گرنگی نابە بە تەندروستی بە شێوەیەکی گشتی ئەمە ئەتوانین بڵین لینکێک هەیە لە بینی باری گوزەرانی نەخۆش و بەرزی ئاسی ڕۆشنبیری نەخۆش لەگەڵ پابندبوون یان گرنگیدان بە تەندروستی نەخۆش بۆیەوە زۆر باشە کاک دکتۆر سورکێ و لەتیف پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ زۆر سپاس بە ئامادەبوونیت سپاس بۆ ئێوەش خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن بەو هیوایی کە هەمووتان تەندروست بن و بە دوور بن لە نەخۆشیەکانی دڵ تا بەرنامەیەکی دیکە هەر شاد